لفرمودي تردا في عمر إخوة عليه الصلاة والسلام دفرمي ثلاثة لا ينظر الله إليهم يوم القيامة سيكسي تريج ديسان خوي پردگار نسيري عندك أنا باتشي عندك هاتوا نليان رازية شين شيخ كذاب شيخ زان وملك كذاب وعائل مستكبر پیرەمێردێکی بە ساڵاچووی زیناکار و هەروەها پادشا و دەسەڵاتێکی درۆزن بێوەعد لەگەڵ میلەتەکەی و هەروەها فەقیرێکی لوتبەرز و خۆبە گەورەزان بۆچی ئەم سێیە؟ چونکە ئەم سێیە ئەو جۆرە تاوانانەی کە دەیکەن هیچ دافعێک و پاڵنەرێک نییە بیکە گەنجێک تووشی زینا دەبێت زینا کەبیرەیە گوناهی گەورەیە ئەو تووشی گوناهی گەورە بووە بەس گەنجە و شەهوەتی هەیە و عقل و علمی کەمە و تەجروبەی کەمە و توش بوو طبعا کەبیرەی کردووە مەزان کەمە بەڵام پیرەمێرد پیرەژن تۆ لەو تەمەنەدا تووشی زینابی و زینا بکەیت ئەوە دڵنیا بە لەو کەسانی کە خوای پەروەردگار لێت تووڕێ و ناتخاتە بەهەشتەوە لە ئەخیری عمرت نەگەڕایتەوە لای خوا مەلیک کەذاب ئەی پادشای درۆزن بۆ بەس پادشا درۆ بکە عقوبەی گەورەیە ئەی خەڵکی تر هەمووی گەورەیە درۆ بەڵام خەڵک زۆر جار درۆ دەکات لە ترسا دەکەوێتە مووقفێکەوە ترسی بەرامبەری هێنا چار درۆیەک دەکات کە خراپە حرامە بەس دەسەڵاتدار تۆ لە چێ دەترسی بۆ درۆ دەکەی لەگەڵ میلەتەکەت وعد بێ ئەوەتان بۆ دەکەین کە دەرچوین ئەوەتان بۆ بکەین یا دەریش چووە دەسەڵاتشی بەدەستە ڕۆژ بە ڕۆژ درۆکردن لەگەڵ میلەت پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ یەکێکە لەو کەسانەی کە پەروەردگار نەسەیری دەکا و نەقسەی لەگەڵ دەکا و نەپاچی دەکاتەوە نەدەچی خاتە باشتەوە سەرکردەی وڵات دەبێت ڕاستگۆ بێت ڕاستگۆ بە لەگەڵ میلەت خۆشی دەوێت بەڵام درۆزن بی قیمەتی فلسێکت نابێ لای میلەتەکەی خۆت وما أكثر الكذابين في عصرنا هذا أي كدروزن زورا لم سردمدا بوي خلق متمانين ما بوش كدرو زورا خوابنا ماندا وعائل مستكبر أما يعني عائل مستكبر فقيرك لخوباي إكا كتوبة شي لخوبايت دولة من ديكا سعري شي برزي آخر موديلي فيها جلەکانی لەوانەیە بەس سەعاتەکەی بە چەند دەفتەر کردرابێ پێڵاوەکەی دەفتەری پێداوە کە هەمووی غەڵەتە و گوناهە لە خۆباییە بەهۆی ئەو ماڵ و سامانەی هەیەتی تۆی فەقیر نانی بیخۆیت لەکرێ دایت ئێستا ئەو لوتبەرزی خۆ بە گەورەزانینەت چییە؟ چونکە کیبر صفەتێکی زۆر قەبیحە خوای گەورە ڕقی لێیەتی مرۆڤ نابێ خۆی بە گەورە بزانێ بە هیچ شێوازێک فەقیر بی یا دەوڵەمەند بێدەسەڵات بی یا دەسەڵاتدار نابێ خۆت بە گەورە بزانی خاچی بە و متەواضع بە و خۆ بەکەم گر بە ئەنجاوەرە فەقیر بی و هیچت نەبێ زۆریش لوتبەرز و لە خۆبایی بی یەکێکە لەو کەسانەی دیسان کە خوای پەروەردگار لی خۆش نابێ لی تووڕەیە و شوێنیشی جەهەنەمە خوا پەنامان داوە